چی ئێستا و ئافرەتی ئێستا حەزیان بە زیاتر بە ئیتیمان بەخۆیانە حەزیان لە بەخێوکردنی مناڵ نییە بە بێبوونی یعنی حەزیان لێ ببێت دوو مناڵێک یەکێک لەوە زیاتر نەبێت لە زمانی ئێمە ئەوانە بووە ماشەڵڵا سەخۆم من نۆم بووە شەشم ماوە ئەم ئافرەتە دەڵێ 9 منداڵی بووە ئێستا 6 لە منداڵەکانی لە ژیاندا ماون بەڵام پێچەوانەی ئەم ئافرەتە ژنانی ئێستا ڕێگە نادەن منداڵیان بێت یان ڕێگە نادەن لە منداڵێک زیاتریان بێت. ئامارەکانی تەندروستی پێمان دەڵێ ڕێژەی لەدایکبوونی منداڵ لە سلێمانی بە بەراورد بە ساڵی ڕابردوو بە ڕێژەی لە 37 کەمی کردووە. تەنها لە نەخۆشخانەی ویلادە 1433 مناڵ لەدایک بووە 1433 ئەمە بەس لە ویلادە بەڵام بە عامی سلێمانی 25,000 مناڵ لەدایک بووە ئەوەکانی تر لە نەخۆشخانە ئەهلیەکان بوو و لە پارێزگای هەڵەبجە و پارێزگاکانی تر بووە. لەو 1433 11,861 کەس دانیشتوی سلێمانی بووە 5,572 مناڵ ئاوارە بووە. بەشێک لە وڵاتیان و کۆمەڵناسان و شارەزایانی بواری خێزان کەمبوونەوەی ڕێژەی منداڵبوون بۆ کۆمەڵێک هۆکار دەگەڕێنەوە کە دیارترینیان پەیوەندی بە ڕۆشنبیری خێزانەکان و لایەنی ئابووری و گوزەرانیانەوە هەیە. گەورەترین سامان و بەرهەمی نیشتیمانی بۆ هەر وڵات و گەلێک مناڵەکانیەتی کە گرنگترە لە سامانی نەوت لە سامانی کارگەکان حتا لە بەروبوومی کشت و کاڵیش چکە ئەوە داهاتوو چارەنووسی ئەو میلەتە دیاریەکە لە جیهاندا بۆیە کەمکردنەوەی ڕێژەی مناڵ بە شێوەیەک کە نائاسایی بێ و هاوسەنگ نەبێ لەگەڵ شوێنی نیشتەجێبوون و لەگەڵ لایەنی کۆمەڵایەتەکەی دیارە کاردانەوەی خراپی هەیە. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی ساڵی پار 40,000 منداڵ لەدایک بوون بەڵام ئەم ساڵ تەنیا 25,000 منداڵ لەدایک بوون بۆ منداڵانەشەوە کە لە نەخۆشخانە ئەهلیەکان و کەمپەکانیشدا لەدایک بوون لەو ژمارەیەش 8,926 یان منداڵی ئاوەرەکانن کە دەکاتە زیاتر لە 135 ڕێژەی لەدایک بوون. جەنجاڵی ژیان وای کردووە پەروەردەی مناڵ تۆزێک قورسە بۆ دایک و باوک ئەبێ عاقڵانە کەسانی پسپۆر دانیشن بەرنامەی بۆ دانێن تەختیت زۆر مهمە پلاندانان بۆ ئەوەی کەوا ڕێژەی مناڵبوون تۆزێ بۆی تعویزی ئەو نقزانە بکە. هۆکار زۆرن لەوانش قەناعەت نەماوە بەڕاستی لەوانەیە ئێمە جاران لەناو خێزانە تۆ 5-6 کەس لە ژوورێکە بەیەکەوە خەوتیونان دەخوارد و دایکە گەتوانی 3-4 مناڵ گەورەکە بە جل و پۆشاکی یەکتریکەوە نیە بۆ یەکتری ماوەتەوە. لە ساڵی 2016دا بەتەنیا لە نەخۆشخانەی مناڵبوونی سلێمانی 17,433 منداڵ لەدایک بوون لەو ژمارەیەش 11,861 یان دانیشتووی سلێمانی و دەوروبەرین و 5,572 شیان منداڵی ئاوەرەکان بوون. بابانە نورێن ئارتی سلێمانی.